بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ بانیتان باش مێدەکەین تەندروست باش بن سپاس بەخوام ڕۆژ دەرفەدە بوو لەگەڵ هاوکارم جەلال لە پەیامی ڕۆژەوە بە هاوکاری هاوکاران لە پەیامەوە بینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بردە و بابەتی جیاواز مێدەکەین یەکێ ڕۆژامەندی سوودی ئەوەی بێت و تا کۆتایی بەرنامە بینەرمان بن. بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت تایزدان و خۆشەویستان بۆ هیوایی کە هەرگیز ڕۆژانەم سڵاو و لێکردنە و ئەم هەواڵپرسینە لێتاندا نەبڕێن چونکە ئێرە هەرێمی کوردستانە و دەسەڵاتێک کە 30 ساڵی ڕابردوو حکوم دەکا لە هەر ئەگەر و نەگەرێکدا هەیە لەوەی کە لەگەڵ بینەرانە دا ببڕین کە ئینشاڵڵا هەرگیز شتی وا ڕوونادا چونکە دەزانین لە دوێنێەوە دیارە بە نووسراوێکی ڕەشە ئامێز کەناڵی ئاسمانی پێیان ئاگادار کراوەتەوە لەوەی کە ئیدی لە چوارچێوەی ئەو نووسراوەی کە هیچ بنەمایەکی یاسایی نییە ئەگەر بێت و با ڕاستە و خۆیان ناڕاستە و خۆ هاندانی تیا بێت بۆ خۆپیشاندان و ناڕزایی یاخود گواستنەوەی دیمەنەکانی بارگا سووتاندن لە کاتێکدا کە ئەمە بارگاکانی خۆمانن دەسووتێن و تەنانەت بۆشمانی و بارگانی کۆمەڵی ئیسلامی کە سووتێنراون لە سەر شاشەکەی پێیان بڵاوی بکەینەوە چکە لە ژێر هەڕەشەی داخستنی بەداخە وەزارەتی ڕۆشنبیری داین دەچمە سەر بابەتەکان بۆیە دەڵێم ئینشاڵڵا هەرگیز لێتان دانابڕین و بەردەوام ببین لەگەڵ چانە بابەتی ئەم ڕۆمان قسەکردنە لەسەر شەرعیەتدان بە خۆپیشاندان و ناڕزایی یاخود شەرعیەتدان بە کپکردن و بێدەنگکردنی کە بانخوازێک لە سۆرانەوە میوانمان دەبێت ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت و تەوەری دووەمی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمان قسەکردنە لەسەر کامەیە بنەما یاساییەکانی هەڕەشەی داخستنی کەناڵی ئاسمانی پەیام کە دێنە سەرم بابەتە بە وردی باسی لەسەر دەکەین لە ڕووی یاساییەوە ئایا ئێمە چۆن توانیومانە ڕووماڵی ناڕزایەتیەکان بکەین و ئایا ئەو نووسراوەی کە وەزارەتی ڕۆشنبیری ڕاستی کەناڵی ئاسمانی پەیامی کردووە تا چەند بنەما یاساییەکانی لە خۆدا دەبینێتەوە کامە دوو تەوەری سەرەکی دەبن بۆیە پێشکەشتان دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن. بەڵێ وەک هاوکارە باسی کردمێ دەکەین ئەم شاشە جوانە هەر بەگەشاوی بمێنێتەوە بەداخەوە لە بارودۆخەیەکەوە لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان ڕوویدا تاکە کەناڵێکەوە توانی بە شێوازێکی زۆر ئیتیکیانە و وەروەها یاساییانە و ئەخلاقیانە و ڕاستگۆیانە و گوێرانە پشگیری شەقام و داوای حەقی و وەروەها دەنگی ناڕازی هاوڵاتیان بێت ینی بە قسەی خۆمان نەبێ بە فیدباکی تەواوی ئەوانەی کەوا چاودێری میدیان کەناڵی ئاسمانی پەیام بوو سەرڕای دەزیرکردنی بەشێک لە ڕۆژنامە نووسانی و وەروەها ڕێگریکردن لە تیمەکانی بۆ ڕووماڵکردنی بابەتەکان سەرباری ئەوەش هەڕەشە و وەروەها با بڵێن نیەتی داخستن و وەروە ڕێگریکردن لە کەناڵی ئاسمانی پەیامەوە مێ دەکەین بۆیان نەچێتە سەر و بۆیان نەلوێ بەڵام دیسانی شەوەکو هاوکارم باسی کرد ئەمە هەرێمی کوردستانەوە ئەبێت چاوەڕوانی هەموو شتێک بین دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
بینەرانی عزیز دەچینە لای تەوەری یەکەمی پەیامی ڕۆژ کە وەک ئاماژەم پێکرد قسەکردنە لەسەرەوەی کە شەرعیەتدان بە خۆپیشاندان و ناڕەزایی یاخود نەخێر شەرعیەتدان بە کپکردن و بێدەنگکردنی لەسەرم بابەتە لە سۆرانەوە زۆر بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی بانخوازی ئیسلامی لەگەڵمانە. مامۆستا سڵاوی خوا لێبێت بۆم کاتت باش. لە سەرجەم بینەرانی کەناڵی پەیامی بەڕێز و دەستان خۆش و موفق بن ئینشاءڵڵا گیانە. زۆر سپاس دەکەم مامۆستا گیان. دیارەوە ناڕزایی کە ئێستا شار و شارچەکانی هەرێمی کوردستانی گرتوێتەوە بە چڕی و بە خۆپیشاندان بە تایبەتی چەند ڕۆژی ڕابردووەی کە بینیمە لە هەرێمی کوردستاندا ڕوویدا، ئایا و دەسەڵاتیش دیارە هیچ کاتێک شەرعیەت بەم خۆپیشاندان و ناڕزایەتیە نادا، هاوڵاتی تا چەندە مافی خۆیەتی ناڕزایی دەرببڕێت، هەرچەندە ئەگەر ئەم تەوەر و ئەم بابەتانەش نەچنە چوارچێوەیەوەی کە وەکو ئەندان بێ بۆ ناڕزایەتی. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا دەستخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەم بۆ ئەو بەرنامە بە پێزە و خوازیارم کەناڵی ئاسمانی پەیام هەردەم لە خزمەتی هاوڵاتیانی خۆیدا بێ کە لە خزمەت هاوڵاتیانی خۆیدا بووە و بەردەوام بێ. خوازیارم کە هاوڵاتیانیش ئەو کەناڵە چۆن لە ڕابردوو بەرگریان لێ کردووە لە داهاتووش هەمان بەرگری لێ بکەن ئینشاءالله تعالی. مەسەلەی دوو بابەتی زۆر گرنگن پێم خۆشە ئیشارەی پێ بکەم. یەکەمیان دەسەڵات، دووەمیان جەماوەر. دیارە هەم دەسەڵات کۆمەڵە ئەرک و مافێکی دەکەوێتە سەرشان کە پێویستە بەرامبەر بە هاوڵاتیان جێبەجێ بکاتن و هاوڵاتیانیش ئەگەر دەسەڵات ئەو ئەرک و مافانەی بە هاوڵاتیاندا ئەوانیش کۆمەڵە ئەرک و مافێکیان دەکەوێتە سەرشان بەرامبەر بە دەسەڵات. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جارێ پێش هەموو شتێکی ئەندامەکانی دەوڵەتی ئیسلامی یان مسلمانان کە لە خزمەت پێغەمبەردا بوون عەلەیهی سەڵات وسەلام وەکو مەڕ پەروەردەی نەکردوون پەرژینێکی قایم بێ لە هاوڵە بەڕێزەکان کە ئەو قسەیە دەکەم مەبەستمە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فێری کردوون کە بەرامبەر بە ناحەقی و ناعەدالەت و قۆرەخکردنی دەسەڵات بۆ مەرانی شەخصی بەجواب بێت لە هیچ کەسێکی قبول نەکەن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان. هەر کەسێک کە خراپەیەک منکەرێک جا منکەرەکە لە ڕووی سیاسی بێ، لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕدا بێ و لە ڕووی قۆرەخکردنی دەسەڵاتەکاندا بێ، لە ڕووی ئیختیلاسی مالی بێ واتە دزی و قۆرەخکردنی سەرەت و سامان بێ، دەفەرمێ بێدەنگ مەبن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە پێشەوای هەموو لایەکمانە. دەفەرمێ بەدەست بیگۆڕن، ئەگەر بەدەستان پێ نەگۆڕدرا بە زوبان بیگۆڕن قسەی لەسەر بکەن، ئەگەر بە زوبانیش سەرکب کران و دەسەڵاتێکی ئەسکەرتاریەت زاڵ بوو بەسەرتاندا و نەیان هێشت خەڵک ئەوکو کوردەواری خۆمان دەڵێن نەقەی لەبەر بێتە دەر فەبیقەلبیه بەدڵ لەگەڵیان دامە بن. بەدڵ ئەوەیە کە ئەمڕۆ دەنجی پێ نەدەی، چەپڵەی بۆ لێ نەدەی، شەرعیەتی جەماوەری وەرنەگرێ. ئەگەر ئەوەشت نەکرد وەلەیسە بعد ذلك حبة خردل من الإيمان. أكا واضع في الإيمان أقر بضل شوري يعني إيمان داريك نامينت. أوجا خلفاء الراشدين رحمة إخوان لبي كهاتون كوتاريان بو خلق داو كشرعيتيان لجماور ورقرتوا وتاري إمامي أبو بكر رضا ورحمة إخوان لسربي كوتار دا فرمي من ليه باشترني أقر تاكيك تان لين بيني أو پش جيريم كانوا ئەگەر خراپەیەکیشتان لە من بینی ڕاستم کەنەوە. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هەمان وتار دووبارە دەکاتەوە. یەکێک لە هاوڵان کە عومەر دەفەرمێ گەر خراپەیەک لە من وارد بوو خراپەیەکتان لێ بینیم ڕوبەڕووم بوەستنەوە و ڕاستم کەنەوە. هاوڵێک هەڵدەستێتن دەفەرمێ وەڵڵاهی ئەبە و شمشێرە ڕاست دەکەینەوە ئەی عومەری کوڕی خەتاب ئەگەر لە ڕێی پێغەمبەر لا بدەی عەلەیهی سەڵات وسەلام. ناچێ عمەری کوڕی خەتاب سێدارە هەڵواسێ ئەو هاوڵە بەڕێزەی ئەعدام بکاتن یان دەسوجنی بکاتن قسەیەکی بەرامبەر خەلیفەی موسڵمانان کرد. دەفەرمێ سوپاس و ستایش بۆ خوا کە لە ڕەعیەتی عمەری کوڕی خەتاب پیاوێکەیە عومەر دەتوانێت عومەر بە شمشێر ڕاست کاتەوە. ئەوجا ئەو شۆڕشانەی کە یەکەی لە دوای یەک هاتوون
کە دەوڵەتی ئیسلامی بووە حکمیان بە شریعەتی خوا کردووە بەڵام جەور و زوڵم و ستەمێک بووە شۆڕشەکان هەم لە شۆڕشی ئیمامی حوسەین ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئیبراهیمی کوڕی نەفسی زەکیە شۆڕشی قوڕا زۆرن ئەوانە بە چەک ڕوبەڕووی دەسەڵاتدار بوونەتەوە بۆی کە ئەو منکەڕە بگۆڕن بەڕاست ئەوە بابەتێکە مشت و مڕی لەسەر ناکرێتن بڵێ وەڵا ئایا دروستە یان دروست نێ بەداخەوە کۆمەڵە مامۆستایەک بۆ مەرامی سیاسی لە بۆ دنیا بۆ ڕازیکردنی دەسەڵاتدارە زاڵموستەم کارەکان لە خۆیان دەڵێن ڕاپەڕین و هاتنە سەر جادە و مزاهەرە و خۆپیشاندان دروست نیە و بێشەرعیە هیچ دەلیل و بەڵگەیەکیان نییە زۆر باشە مامۆستا ئەمەژت بەوە کرد کە بۆ نمونە ڕزایەتی زۆرجار یا ڕازی نەبوون بە زوڵم دوایین قۆناغیەوەیە کە دەبێ بەدڵ پێت ناخۆشەوە بەدڵ لەگەڵ ستەمکارانە بیت ئایا لە هەموو قۆناغێکە ئەکرێ مرۆڤ لەژێر ئەوەی کە لەژێر دەسەڵاتی لە ئەو دەسەڵاتدارەدایە یاخود موسڵمان بە پاساویەوەی کە بڵێ من بەدڵ لەگەڵ یانیم ئیدی بێدەنگی هەڵبژێرێت و تەواو یاخود قۆناغەیە کە تەنها دڵیش حساب نییە دەبێت کردەوەت هەبێ ئەخۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەزیزەکەم کە تەصنیفی کردو بۆ ئەو معقول نییە خەڵک و جەماعەت هەمووی لای قۆناغ و مەرحەلەدان يعني معقول نییە هەموو خەڵکەکە لە قۆناغ و منە وەڵی وایە بەدەست دەتوانێت بیگۆڕێت ئیوایە مامۆستایانی ئاینی بانکوازان ڕۆشنبیر و ئەوانەی کە خوا زبانێکی باشی پێداون دەتوانن قسە بکەن دەتوانن ڕوبەڕووی دەسەڵات بۆسنەوە خۆی کاتێک کە دەسەڵات نەیتوانی ئەو ئەرک و مافانەی کە دەکەوێتە سەر شانی جێبەجێکە بۆ هاوڵاتیان مبەڕیری وجودی نامێت لە چاوی چاو دەسەڵات دەبێ ئەمن و ئاسایش بۆ وڵاتەکەی بۆ هاوڵاتیەکان بەبێ ئیستثنا بەبێ ئەوەی کە ئەوە کوڕی ئەوە کوڕی هەژار و فەقیرێکە دەستەبەریکە کە بەداخۆ دەستەبەری نەکردووە فەرق و جیاوازی لە وڵاتی ئێمە زۆرە ئەوانەی کە خزم و کەسی خۆیانن ئەوانەی کە کوڕی خۆیانن نەک هەر فەرق و جیاوازیەکیان هەیە هەر یەکە لە کەوکەبێکی دیکەدا دەژیتن لەگەڵ خەڵکی فەقیر و هەژار ئەو جا دەسەڵات دەبێ دابینکردنی ڕزق و قوتی خەڵک دابینکردنی بژێوی خەڵک کە ئەکەوێتە ئەستۆی دەسەڵات دەبێ بەبێ فەرق و جیاوازی دەستەبەری کا و دابینی کا بۆ خەڵکی کاوەشی نەکردو بەداخەوە ئەو جا خزمەت گوزاریەکان دەبێ بەبێ فەرق و جیاوازی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەستەبەر بکرێن کە نەکراوە کەواتە لێرانەدا مبەڕیرێکەیە بەڵگە و مستەمسکێکەیە کە ئەو خەڵکە داوای قوتی خۆی بکات داوای ئازادی بکات داوای ئەوە بکاتن کە بەڕاستی ئەو هەرێمەی کوردستان بۆ هەموو خەڵک وەکو یەک بێتن لە هەم لە تەمەتوعکردن بە خزمەت گوزاریەکان و هەم لە دەستەبەرکردنی ماف و ئازادیەکانی خۆی لەبەرەوە بەڕاستی ئەو مەسەلەی خۆپیشاندانە مافێکی سەرەتاییە یعنی گەر تەماشەش بکەین لەو وڵاتەی ئێمە بەداخەوە دەڵێم چ لە عێراق لە حکومەتی مەرکەزی چ لە هەرێمی کوردستان یعنی هەر یەکەیان وەکو دەڵێ بە دوو پێوانە دەچێشن تەماشە دەکەین کاتێک کە خۆپیشاندان دەکرێت لە بەغدا لە شارەکانی حکومەتی مەرکەزی حکومەتی ئێمە زۆر وەکو پیاوێکی ساڵح و پیاوێکی معقول و پیاوێکی بۆ خواسوڵحاو دێنە سەرخەت پەیام لە دوای پەیام بۆ دەسەڵاتدارانی بەغدا دەنێرن پاراستنی سەر و ماڵی خۆپیشاندەران بەستۆی ئێوەیە خۆپیشاندەران ئەزیەت مەدەن خۆپیشاندەران لە خۆپیشاندەران مەدەن خوێنیان مەڕێژن بەڵام کە لێرانە خۆپیشاندان دەکرێتن دەکات ئەوەی کە ئەو نسحەت و ئامۆژگاریانەی ئەوای دەک لەسەر خۆت جێبەجێکە ئەتۆ بەخۆت ئەوانەی کە لە بەغدا ڕاپەڕیون ئەوانەی کە لە بەغدا خۆپیشاندان دەکەن ئەوانەی کە لە هەرێمی کوردستانیش خۆپیشاندان دەکەن خۆ لە تۆ نزیکترن برای تۆن ئامۆزای تۆن خاڵۆزای تۆن پورزای تۆن کاکە کوردن وەکو تۆ لەسەر هەمان ئەو گەندەڵی کە لە بەغدا خۆپیشاندان دەکرێت لەسەر قۆڕکردنی دەسەڵات لێ چۆنە لێرانە خراپتریشە خۆ لێن دەرێ بەلای کەمی دەستا و دەستی دەسەڵات دەکرێتن تەماشا دەکەین تا کوێستانەکە لەو ڕۆژەی ئەفۆن با تەواوی کەم لەو ڕۆژەی کە عێراق ئازاد کراوە ئەتوانم بڵێم چەندان حزب دەسەڵاتیان گرتوتە دەست و لاکەوتوون لە هەرێمی کوردستانەوە 30 ساڵە دەسەڵات قۆڕق کرا بەدەستی دوو حزب و ئەو دوو حزبە هەرچی کە زوڵم و ستەم و ناعەدالەتی لەو کوردستانیاندا پەیڕەو کردو بەداخۆ زۆر باشە مامۆستا ئایا خۆپیشاندان و ناڕزاییش بە بگەڕێنەوە سەر ڕێچکە ئەساسەکەی ئیسلام ئایا مەرج و شروتی خۆی هەیە یاخۆت ئیدی کەوترا خۆپیشاندان ئەوەی کە ڕوودا با ڕوو بدا بە هەر شێوازێک هەبێ و ئایا
ئەم شەرت و شروتانە دەبێت لەسەر بنەمای چه پێوەرێک بچە پێوەرێکی هەبێ پێوەری ڕازیبوونی دەسەڵات بۆ جۆرە خۆپیشاندانە یاخود پێوەری تایبەتی دیکەی هەیە ناخۆی ئیسلام هیچ شتێک نەماوە کە بەڕاستی بنەمای زۆر جوانی بۆ دانە نابن جارێ مەسلەی خۆپیشاندان ئەگەر بەراورد بکەین هەرچەندە بەراورد ناکرێت کە تۆ مەسلەی غەزوە و چوونە جیهادکردن شتێکە و خۆپیشاندان شتێکی بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جەیشی ڕەوانە دەکرد لە بۆ جیهادکردن پێی دەگوتن دەی فەرمووداری بەبەر مەبڕن منداڵ مەکوژن دار و بار و باخاتوانە مەسووتێنن شوێنی پەرستگای جوولەکە و نەسڕانیەکان مەڕووخێنن پیرەمێرد مەکوژن ئافرەت مەکوژن ئیسلام دژی ئەوەیە کە بەڕاستی خراپە و خراپەکاری ئەنجام بدرێتن لەبەرەوە خۆپیشاندان دەبێ وەکو شتێکی مەدەنی وەکو شتێکی کە بەڕاستی زۆر تەندروست خەڵکەکە شیعار و پەیامی خۆیان بنووسن بەرزیکەنەوە بەبێ ئەوەی کە تند و تیژی ئەنجام بدەن بەبێ ئەوەی کە بە بارەگا و بینا بسووتێنن بەبێ ئەوەی کە خەڵک بکوژن بەبێ ئەوەی کە ماڵی خەڵک تاڵان بکەن کە الحەمدولله ئەتوانم بڵێم بەو زەقیەی لە هەرێمی کوردستاندا لەوانەیە ئەو شتانەی کە من گوتم هەموو تێدا ڕوونەدا بەڵام تێدا ڕووداوە ئەوە شوای کردووە کە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان نەچێتە ڕیزی خۆپیشاندەرانەوە لەبەرەوەی بەڕاستی لەگەڵ ئەو جۆرە خۆپیشاندانەدا نەبێتن و مبەڕریش دەدرێتە دەستی دەسەڵاتداران بڵێن کاکە ئەها ئەو خۆپیشاندانە خۆپیشاندانی و تێکدانی وڵاتە لەبەرەوە منێک پەیامی کورد بۆ خۆشەویستانم خوشکانم برایانم ئەوانەی کە ناڕازین وەکو هەمومان ناڕازینە ئێمە دەبێ خۆمان بەخاوەنی ئەو وڵاتە بزانین ئێمە نابێ بین بارەگاکان بسووتێنی لەبەرەوەی بە بارەگای خۆمانیان دەزانین بەیانی سبەینی ئەو دەسەڵاتدارە زاڵ موستەمکارانە نەمێنن ئەتۆ دەبێ خاوەنی ئەو بارەگایە قایمێت هیتۆیە عەزیزەکەی خۆم و ئەو بینانەی دیکەی کە لە ناحیە لە سەرجەم لە مرور لە شارەوانی هەمووی خۆتە خزمەتی تۆی تێدا دەکرێت چۆن دەستت دێتن ئەو شوێنانە بسووتێنی بەڵام لێرانەش بەڕاستیە من ئەوانە ناڵێن مبەڕیرەکیان بۆ دێن شتێکی خراپە بەڵام دەبێت دەسەڵاتداران بزانن ئەوان مامۆستای ئەو خەڵکە بوون ئەوان کە کوردستان ئازاد کرا خەڵکی هەرێمی کوردستان ئازادی کردو ئەوان هات لەسەر حازری ئەوان هەتا خەڵک نەیبینی ئەوان کە ئەو هەموو مەکائین و ئەو هەموو شۆفەر و ئەو هەموو مەکائینە زەبەلاحی کە لە بێخمە ئیشیان دەکرد ئاودیویان کرد و قوتیان دا و دزیان خەڵک فکری لە دزی نەدەکردەوە ئەو جاکە ئەوان دیتیان ئەوانە دەستیان بە دزی کردوانش خۆڵیان هەڵماڵی و ئەو وڵاتیان تاڵان کرد لەبەرەوە بەڕاستی دەبێت خۆپیشاندان شتێکی تەندروست بێت و شتێک بێتن کە هەموو خەڵک شایەتی حەقی بۆ بداتن و بە شێوەیەکی تەندروست داوای ماف و داوای حەقی خۆمان بکەین لە دەسەڵاتدارە مامۆستا مەڕوان دەمەوێت ئەوە لە بەڕێستان پرسم وەکو زانایەکی ئاینی وەکو بانخوازێک دەبینین لە هەرێمی کوردستان شەق لە مامۆستادرا ڕێژی مامۆستای ئاینی سووتێنرا قوتی هاوڵاتیان بڕا ڕۆژنامەنووس بێ سەر و شوێن کرا ئەنواع و ئەشکال ئەفکاری خراپ و غیرە شەرعی و غیرە کەلتوری لە ناو میدیا و لە کۆمەلگایە بڵاو کرایەوە بەڵام هێشتا کۆمەڵە کەسانێگەن بە پشتبەستن بە پلە و مەنسەبەکانیان ئاینی ئیسلام بەکاردێنن بۆ پشتگیریکردن و بۆمانەوە لەم دەسەڵاتە و بە وەلی ئەمر و بە حاکمی وڵات و بە ڕێزگرتن لیان بەکاری دێنن لە کاتێکا زۆر بەوازحی لە قورئانە خوای گەورە فەرمانمان پێ دەکا دەنگمان بەرزکەینەوە لە هەمبەر بوونی ناڕازی و وەروەها زۆڵم مستەمێک زۆر جار ئەو گرفتە دروست بۆ تاکێکی مسلمانی کوردی بێلایەن ئایا بەشدار بێ لە خۆپیشاندانێکی ئاشتیانەی نۆرمال بۆ دژی ئەم دەسەڵات و وەروە ئەم گەندەڵیانەی کە ئێستاکە هەیە هەندێکیش دەڵێن نەخێر ئەمە بە هەموو شێوەیەک حرامە و بۆمان نییە و لەبەرەوەی شەرعی نییە پێم خۆشە ڕوونکردنەوەیەک بەرچاوڕوونیەک وەروە کۆمنتێکت لەم بارەیەوە بێت وڵای من دەڵێن بۆ قیامەتی خۆمان ئەو کەسانی کە بە تایبەتی موسڵمانن خۆیان بە موسڵمان دەزانن و خۆیان بە مولتەزیم دەزانن دەبێت خۆ بپارێزن لەو بۆچوونە لەبەرەوەی وەلی ئەمر چێە پێم خۆشە زۆر بەڕاشکاوانە قسەتان لەگەڵ تۆ دەچینە ناو قبرێکی تەنگ و تاریک و خوای گەورە لێمان دەپرسێت هەر قسەیەکی کە دەیکەین ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد ولي أمر خوای گەورە دەفەرمێ وأطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم يعني چی ئەو ئاەتەکەی دابەزیوە ئەو ئاەتە بۆ پێغەمبەر دابەزیوە عەزیزەکەی خۆم کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر بووە و نێردراوی خوا بووە حکمی بە چ کردووە حکمی بە شەریعەتی خوا کردووە و ئەوجا ئەوانەی کە بە دوای پێغەمبەری خوا هاتوون عەلەیهی سەڵات وسەلام کە ئولی الئەمریان پێگوتراوە حکمیان بە چ کردووە بە شەریعەتی خوا کردووە بە پەیامی خوا کردووە لەگەڵ ئەوەشدا تەماشەکە
نەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئاەتەی لەبەر نەبووە. عەبدوڵڵای کوڕی زوبەیر کە دەکاتە نەوەی ئیمامی ئەبوو بەکر ئەو ئاەتەی لەبەر نەبووە، ڕازی نەبوون بە زوڵم و ستەمی دەسەڵاتداران، ڕاپەڕیون بە چەک شۆڕشیان کردووە. ئولیل ئەمر عەزیزەکەی خۆم دەبێ پێش هەموو شتێک دەبێ موسڵمان بێ و دەبێ شانازی بە موسڵمان بوونەتەکەی خۆیەوە بکاتن و بە تایبەتیش ئولیل ئەمر هیچ عوزرێکی نییە، دەبێت تەطبیقی شەریعەتی خوا بکات، پەیڕەوی دینی خوا بکات، خەڵک تەشجیعکە، هەوڵدا فسق و فجور و فەساد و بەدڕەوشتی و خراپەکاری نێڵی لەو وڵاتە. ئەمڕوو لەو برابەڕێزانە دەکەم ئەوانەی کەەوە تەسەور بیر و بۆ چونیانە تخوا نەیان بینی و ئەو وڵاتە چۆن وێران بووە لە ڕووی عەقیدەدا چ دەپەرسترێ لەو وڵاتی ئێمە ها هەندی ئیهتیمام بە فڵانکە تایفە و فڵانکە تایفە کە پێم خۆشی ناوی تایفەیەک بێنم کە موسڵمان نین کە لەسەر منهەجی بەرنامەی تۆ نین عەزیزەکەم، ئەوەندەی کە گرنگی بەوان دەدرێت گرنگی بە تۆ دەدرێتن. ئەو جا ئەو هەموو فسق و فەسادەی کە جەنابەت باست کرد بەس نییە مەسەلەن کە ئێستا لەسەر شاشەی بەشێک لەو کەناڵانەی ناوخۆ ئافرەت بهێنرێتە سەر شاشە بۆی کە باز بکات چۆن لەگەڵی ڕادەبێرن، بە چەندی لەگەڵ ڕادەبێرن، حەزی لە چۆن پیاوێکە لەگەڵی ڕابێرێ. ئەو ئەخلاق و ڕەوشتی موسڵمانە کوڕ موسڵمانێتێکە لەو لایدانێ، ئەو ئەخلاق و ڕەوشتی کوردەواری خۆمانە. ئەو جا ئەو هەموو ڕەزیلەت و ئەو هەموو دزی و جەردەی و ڕیبایی کە ئەمڕۆ لە شارەکاندا چێ دەیکاتن بە پاڵپشتی چێ دەکرێتن لەبەرەوە بەڕاستی ئەو جا دەبێ ئەوەی کە خۆی دەڵێ من وەلی ئەمری موسڵمانانم دەبێ وەکو تۆ کاکە ئەهلی ئیمان بێ ئەهلی ئیسلام بێ لە مزگەوتەکان کاکە لە پێشەوە بێتن نوێژ بکە بە ڕۆژوو بێ ڕێز لە مقدساتی موسڵمانان بگرێ ئەوەی کە پێی دەکرێت لەو زروفە تەطبیقی شەریعەتی خوا بکە. ئەوانە جارێ پێشەموو شتێکی تەبەنی بەرنامەیەکی عەلمانیان کردووە کە 100% پێچەوانەی شەریعەتی خوایە و ئەو جا ڕۆژێک لە ڕۆژان لە مەسئولێکت نەبیستووە بێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن بڵێ من شانازی بە موسڵمان بوونی خۆمەوە دەکەم لە چێتان بیستوە پێم بڵێن و ئەو جا کاتێک کە مەبینیومانە مەسئولەکانمان بینیون لەو وڵاتانەی دراوسێمان هاتوون ڕئیس وزەران بینیوە هاتۆتە ئەو وڵاتی ئێمە جومعە و چۆتە مزگەوت نوێژی کردووە مەسئولەکەی ئێمە لە نیوەی ڕێگا لەگەڵی گەڕاوەتەوە. ئەوە وەلی ئەمری موسڵمانانن ناچاوی چاوم. ئەوە بەڕاستی کۆمەڵە خەڵکێکن هەڵخەڵەتێنراون جادوو مەبەستیان هەیە، یانەوەتە دنیا کوێری کردوون خوا پەنامانداتن، یانەوەتە بۆ ڕازیکردنی دەسەڵاتە کە ئێسکێکیان بۆ فڕەداتن. نەوەڵا کاکە وەلی ئەمری موسڵمانن کەسانێک وەکو تۆ موسڵمان بن وەکو تۆ دیندار بن و بە تایبەتیش کە لە قیمە بێ لە دەسەڵات بێ هیچ عوزری نییە بۆ تەطبیقکردن و جێبەجێکردنی شەریعەتی خوا ئەوەی کە پێی دەکرێتن. بەڵام ئەتوو لە هێروە هەموو شەریعەتی خوا وەلانێتن ئەسڵەن بەزاری دانێ ڕۆژێک لە ڕۆژان بڵێ من شانازی بە موسڵمانەت بوونی خۆ دەکەم لەکوێ وەلی ئەمری موسڵمانان وەڵا کاکە وەلی ئەمری موسڵمانان نین و خەڵک و هاوڵاتی وەکو گوتم بە شێوازێکی مەدەنیانە بۆی هەیە هەموو کاتێک بێتە سەرجادە و داوای مافەکانی خۆی بکات. زۆر باشە مامۆستا کەواتە لە بەرامبەر ئەو هەڕەشانەی کە هەمیشە دەسەڵات لە لایەنی ناڕازی و بە تایبەتیش لە ئێستادا لە میدیاکانی دەکا کە ئێمە هەمیشە خۆمان لەبەرەی خەڵکی ستەمدیدەیە دەبینینەوە، ئایا چۆن دەبێت مامەڵە لەگەڵ ئەو جۆرە هەڕەشانەیە بکرێت کە لە تاکێک لە هاوڵاتیەک دەکرێت دەستگیر دەکرێت لە ڕۆژنامەنووسێک نا لە ڕووماڵ بکرێت لە میدیایەک کە دادەخرێت لە زانایەکی عینی کە لە منبەرەکەی دوور دەخرێتەوە، چۆن دەبێت مامەڵە بکەین؟ ئایا دەبێت مساومە بکەین یاخۆت دەبێت ڕێگەی خۆمان هەر بەرنەدەین و بەردەوام بین؟ وەڵاهی دەبێت مقاومە بکەینەوەی یەکەم دوو و دەبێت ئینسان لەسەر ئەو منهەجەی کە هەیەی بەردەوام بێ. ئەمنێوە دەڵێن کەناڵی پەیام کە خۆشەویستترین کەناڵە لاین ئەو جا کەناڵە ئیسلامیەکانی دیکە کەناڵێک کە بۆ نمونە دەنجی کسکە سەری وەکو بڵێ شۆڕ بکاتن بۆ ئەمر و فەرمانێکی نابەجێ کە لە خەڵک و جەماوەری دا ببڕێتن و قسەی حەق نەکاچی دیکە لەبەرەی گەل نەبێتن ئەو کەناڵە نەبێ باشترن کە وەکو دەڵێم کە ئەو قسەی دەکەم یعنی ئەوە زۆر قورسە لەسەرم کەوەندەم ئەو کەناڵە خۆش دەوێت. کەناڵی پەیام کاتێک کەناڵی پەیامە و پەیامی موسڵمانان و پەیامی خەڵکی ستەملێکراوی خەڵکی هەرێمی کوردستانە ئەوەیە کە بەڕاستی لەبەرەی خەڵک دابێ و ڕاستیەکان بۆ خەڵک بگوازێتەوە. بەڵام کاتێک کە من بۆ نمونە بۆی کەناڵی پەیام بمێنێتەوە ببمە بەشێک لەو زوڵم و ستەمەی ئەو دەسەڵاتە با نەبێتن باشترە با قەتات بکرێتن. ئەو کاتێک کاکە لە دڵی خەڵکدا دەمێنینەوە خەڵک ئەو کاتێکە هەموو ماڵێک دەبێتە کەناڵی پەیام، هەموو ماڵێک دەبێتە پەیام. بەڵام پێویستشەکە دەسەڵاتدار ئەوە بزانن بەخوا نە لە فیرعەون دەسەڵاتدارتر بوون
کە فیرعون داوایەتی خوای دەکرد خۆش داوایەتی خوا دەکەن بەڵام ناوێرن وە بڵێن خوای گەورە لە بینی برد با تەماشای ئەو زروفەی خۆمان بکەین سەدام حوسێن کە زۆر لەوانە بەدەسەڵاتدارتر بوو ئاگاتان لێبێ هەموو شتێک لە باریکی دەپچڕێت بەڵام زوڵم لە ئەستوری دەپچڕێتن پێم خۆشە ئەو پەیامەی من زۆر بەڕاشکاوانە بەدەسەڵاتدارانی هەرێم بگات یعنی تەشقەڵە بە هەموو لایەنەکان مەکەن تەشقەڵە بە خەڵک مەکەن تەشقەڵە بە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی و ئەو حیزبانەی دیکەی کە ئۆپۆزیسیۆنن چونکە ئێستانە کە بەڕەسمی هیچ لایەنێک نهاتۆتە سەرجادە پێم خۆشە بزانم ئەوەی کە دەیبینن لێ ئاگاتان لێبیتن ئەوەی کە دەبینن هیچ لایەنێک تەبەنی نەکردووە بەڵام دەستمان لە قوڕک بنێن بتانێ بمان خنچێنن و پەنجەتان نەگەزین خەیاڵتان خاوە ئاگاتان لەو خاڵەی هەبێتن ئەو کاتەی مەڵێن کابرا بێ بتخنچێنیت وەکو زاڵم مستەم کارێک پەنجەت بگەزم بڵێ وەڵا ها لەو تیرۆریستە ئەتۆ تیرۆریستی ئەتۆ زاڵ و مستەمکاری ئەتۆ دەتوێت قورجی خەڵک بگری ئازادیەکان بەرتەسک بکەیەوە ئەو بەرتەسکردنەوەی ئازادیانە ناچێتە سەر بۆتان کە ئێوە بۆ خۆتان دەڵێن دیموکراسیەت و مافی مرۆڤ و ئازادی و حڕیەتی ڕادەربڕین و کاکە پەیام و غەیری پەیامیش چیان پیشانداوە واقعەکەی هەرێمی کوردستانیان پیشانداوە کاکە گیانەوەیان پیشانداوە لەو هەولێرە شەق لە مامۆستا هەڵدەدرێتن کەس لەسەری بە جواب نایەتن ئەلەولایە شەق لە کادیرێکی حزبی هەڵدەدرێتن سەرۆکی حزب پێشوازی دەکات و ڕێزی لێ دەنێتن ئەوە ئەمە واقعمان گواستۆتەوە ئێکاکەوان مەکەن بامەشتووە ئێوە یەکشت بکەن وەرنە مەیدان وەرن خزمەت گوزاری بکەن وەرن خزمەتی ماڵی هەژار بکەن ماڵی فەقیر بکەن ئەگە نەمان گواستۆ کاکە بڵێن ئەو پیاوی خرابن بەڵام کاکە مە کردە و عەمەلەکانی خۆ کردە و عەمەلەکانی خۆتانە ئەها وەکو لە حەدیثێکی قودسی داهاتووە یا عیبادی إنما هي أعمالكم أحصيها لكم فمن وجد خيرا فليحمد الله کردەوەکانی گوێ بۆتان تۆمار دەکەم ئەوەی کە چاکەی بینی باس وستایشی خوا بکە ومن وجد غير ذلك فلا يلومن إلى نفسه شتێکی دیکەت بینی بەس لۆمەی خۆت بکە بۆ لۆمەی من دەکەی یعنی دوو دەتوێت بێ کارەبایی بێ ئاوی بێ موچەیی بێ عەدالەتی منداڵەکانیشتان های لایف دەژن منداڵەکانیشتان هەمووی خەریکی فسق و فجور نەو وڵاتە ئەمەش ئاوا سم بوقم عمي هیچ نەڵێ یکوڕ وەڵا نەبین باشترە قەسەم بەخوا ژێرزەویمان بۆ باشترە گەر وابین لەسەر زەوی بەڵام من پێم خۆشە ئەوە بزانم وەزعەکە لە خۆتان تیرتر مەکرد وەزەکە لە خۆتان خراپتر مەکەن چونکە بەڕاستی وەکو گوتم تا ئێستانەکە هیچ لایەنێک تەبەنی ئەو خۆ پیشاندانەی نەکردووە بەڵام ئێوە ئاوا وەکو تەشبیه نەبێ گای هار پەلاماری هەموو خەڵکی بدەن بەخوا خەڵکەکەش ڕوبەڕووتان دەبیتەوە ئەو کاتەی کەس نابێ شەفاعەتتان بۆ بکات زۆر باشە مامۆستا زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە میوانی پەیامی ڕۆژ بووی لە سۆراندا زۆر سپاس بەڵێ بنیانی عەزیز ناوڕێکمانەیە و دێنەوە لاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام فرم دەیشە وی دەست وازی لێبێ ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة خبصة بسيطة 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 شيء فين نبي ئەلۆ برنجی محمودە باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش ئونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة خبصة بسيطة شێفوریا ئەی تۆ ێستا نەگیرا بووی ڕبا بەوە ڕێکلام بوو بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG
بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی سەداسەدی لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵەسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئایزان دووبارە سڵاوتان لێبێ بۆ وەرگرتنی زانیاری شار و شارۆچکەکان دەچینە لای تۆڕی پەیامنێرانمان سەرەتاش دەچینە کەرکووک لای هاوکارمان چیانووری. چیا سڵاوت لێبێ و بەیانیت باش زانیاریەکانی پارێزگای کەرکووک لای تۆ چی هەیە؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام بەیانی ئێوەش باش. دیارە لە شاری کەرکووک دوو بابەتی زۆر گرنگ ئێستا هەیە. بابەتی یەکەم ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی جوتیارانی گوندەکانی داقۆق و پەڵکانە و سنووری سەرگەڕان و دبز دەبێت. دیارە ماوەی هەفتەیە کە چەند ڕۆژێک دراوە بە جوتیارانی گوندی پەڵکانە لە سنووری ناحەی سەرگەڕان بۆەوەی ئەو گوندە چۆڵ بکەن. دوێنێ کۆبوونەوەیە لە نێوان پەرلەمانتارانی کەرکووک و نوێنەرانی ئەو گوندە ئەنجام دراوە. دیارە ئەرەم شەو بە ئەو هەوڵانەی کە دراوە لە دوێنێەوە مۆڵەتەکە کە 3 ڕۆژ بووە مۆڵەتەکە دواخراوە بۆ هەفتەیەکی دیکە تاکو بە شێوەیەکی یاسایی چارەسەر بکرێت. چەند نوێنەری جوتیارانی ئەو گوندە دەڵێن ئەو سەرۆکۆزەی کە هاتووە بۆ گوندی پەڵکانە بە پاڵپشتی هێزە ئەمنیەکان و بە پاڵپشتی ژووری ئۆپراسیۆنەکانی کەرکووک دەیەوێت ماڵە کوردەکان لەو گوندە دەربکات و ماڵی عەرەب تیا دانیشتە جێبێت سەرجەم ئەو بەڵگانەی کە هێناوێتی ساختەیە. ئەمڕۆ بە پێی زانیارەکان لە دەستەی دەستپاکی عێراق لە کەرکووک سکاڵا لەسەر ئەو عەرەبانە تۆمار دەکرێت لەبەرەوەی ئەو بەڵگانەی کە هێناوەنە سەرجەم بەڵگەکان ساختن دژی کورد لەو ناوچانە بەکار دەهێنرێت.
بابەتی دووەم دروستکردنی فەوجێکی حەشتی شەعبی کوردیە لە سنووری دبس لە گوندی چەخماخ لە چەند ڕۆژی ڕابردوو ڕاگەیاندرا. ئەم بابەتە ئێستا بۆتە بابەتی گەرمی شەقامی کەرکووک لەبەر ئەوەی ئەمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە یەکەم فەوجی حەشتی شەعبی کوردیە لەلایەن حەشتی شەعبیەوە دروست دەکرێت. دیارە ئەم بابەتە کاردانەوەی هێزە سیاسی کوردستانەکانی بە دوای خۆی داهێناوە لە دوێنێەوە تاکو ئێستا زیاتر لە 4 بەیاننامە دژی دروستکردنی ئەو فەوجە لە پارێزگای کەرکووک دەرکراوە. شەوی ڕابردوو ڕێکخراوی بەدر بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە کە داوا دەکات ئەو بابەتە ڕابگیرەوە هەڵبوەشێتەوە و محوەری شیمال محوەری باکووری حەشتی شەعبیش بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە بێ ئاگایی خۆیان لەو بابەتە بێ ئاگایی خۆیان دەربڕیوە. ئەمڕۆ حەزبە کوردستانەکان لە ئاسی بەرپرسی یەکەمی حەزبەکان کاتژمێر 11 لە بارەکەی ماڵوەندی دووی ڕەخسنی یەکێتی کۆ دەبنەوە دیارە بۆ تاوتۆکردنی ئەو بابەتەوە ئەوان پێیان وایە ئەمە لەم کاتەیە کارێکی باش نییە لەبەر ئەوەی پێویستە بە ڕێکاری یاسایی کێشە ئەمنیەکانی ئەو ناوچانە چارەسەر بکرێت لەبەرەوەی کێشەکان دروستکردنی فەوجی حەشتی شەعبی کوردی لە ناوچە کوردنشینەکان لەو ناوچانەی کە مەترسی داعشی لەسرە پێویستە بە جۆرێکی تر چارەسەر بکرێت لەبەرەوەی دروستکردنی ئەم جۆرە فەوجانە کێشەکان قوڵتر دەکاتەوە و چارەسەری دۆخی ئەمنی ناوچەکەش ناکات لەبەر ئەوەی ئەو کوردانە پێویستە خۆیان پاسەوانی خۆیان بکەن و سوپای عێراقی پاسەوانیان بکات لە کاتێکدا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا نەیتوانیوە گرفتی کەرکووک چارەسەر بکەوە دۆخەکە ئاسایی بکاتەوە بۆیە پێویستە هێزەکانی سوپای عێراقی بۆ ئەو بۆشایانە پڕ بکەنەوە ئەو ناوچە کوردیانە بپارێزن نەک هێزی حەشتی شەعبی بێت و فەوجی حەشتی شەعبی کوردی دروست بکات. بۆیە پێدەچێت لە کۆبوونەوەی ئەمڕۆی حەزبە کوردستانیەکان بە گرنگیەوە تاوتوی ئەو بابەتە بکرێ و لە دوایشا لە بەیاننامەیەکدا ڕای حەزبە کوردستانیەکان دەخرێتە ڕوو. زۆر باشە، زۆر سپاس بۆ پامنێرمان چیانوری کە لە کەرکووکەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت. یاراجدان دەچینە لای پامنێرەکانی دیکەمان کە لە هەڵەبجە لە سلێمانی و چالاکی زانیاری دیکە هەن، بەڵام پێشەوەی کە بچینە لای پامنێرەکانمان دەچینە لای ڤیتیەک لەسەر دابشکردنی کتێب لەلایەن ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە با بینێریەوە ڤیتیە بین. ئێمە وەکوولقی ڕانیە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە ڕۆژانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان هەڵساین بە چالاکیەکی نەوەیی کە خۆی بینێتەوە لە دابشکردنی کتێب لە ناو بازاڕی ڕانیە بەسەر هەنێک لە خەڵک و دوکاندارەکانی ناو هێن بازاڕی ڕانیە بە مەبەستی کە زیاتر خەڵک هۆشیار بێتەوە بەرەو کتێب خوێندنەوە بڕۆینەوە هەروەها ڕۆشنبیری خۆمان زیاد بکەین سەبارەت بە خێزان و سەبارەت بە کۆمەلگا و سەبارەت بە پەروەردەکردنی مناڵ. نزیکی 50 کتێبمان ئامادە کردووە لە کتێبەکان بەختەوەری خێزان و بەرەو ئامانج و هەروەها عقیدەی ئیسلامی کە ئەو کتێبانە زۆر گرنگن لە ئێستا بۆ خۆڕۆشنبیرکردن و زیاتر بۆ بەختەوەری خێزانەکانمان. بە ئەنجامدانی چالاکی کە دابشکردنی کتێبە لە ناو بازاڕ و شوێنە گەشتیەکان بەسەر هاوڵاتیاندا کە پێکاتوێ لە خێزانی بەختەوەر و بەرەو ئامانج و عەقیدەی ئیسلامی کە زۆر پێویستە بە کۆمەڵگای ئێمە
بۆ ئەوەی نەوەیەکی هۆشیارتر بەرهەم بێن و باشترین شتێکیش لەو سەردەمی ئێستاماندا خوێندنەوەی کتێبە و ئاشنابوونە لەگەڵ کتێب. وڵای زان دەچینە لای هاوکارمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵمانە. سامان سڵای خوات لێبێ و بەیانیت باش زانیارەکانی پارێزگای هەڵەبجە لایەوە چی هەیە؟ بەڵێ سڵاوتان لێبێ مامۆستا شوانە سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پایان بێت دیارە سەرەتا لە ڕەوشی ئەمنیەوە دەست پێ یەکەم کە لە هەڵەبجە کۆتایی بە خۆپیشاندا و ناڕزایەتەکانی نراوە لە ئێستادا شارەکە هیچ جۆرە ناڕزایەتێکی تێدا ئەنجام نادرێت و لەلایەن هێزە ئەمنیەکان و هێزە ئەمنیەکان ناو شارە بڵاوی پێکراوە بەتایبەت لە ناو بازاڕەکانە و بەتایبەتتر لە دوای نۆڕوان کە هێزێکی زۆر بڵاوی پێکرێت لە هێزەکانی چالاکە مەدەنیەکان و هێزەکانی ئاسایش. دیارە ئەمە ئاماژەش بۆ بکەم کە کەمێک پێش ئێستا قسەم لەگەڵ بەڕێوەبەری دابشکردنی نەوت لە قایمێت کردکە و ئاماژەی بۆ من کردکە لە ڕۆژی چوارشەمەوە دابشکردنی نەوت بەسەر وڵاتیاندا دەست پێ دەکاتەوە کە بۆ ئەم ساڵیش بەرامبەر هەر بەرمیلێک 94,000 دینار وەردەگیرێت و هەفتەی یەک جار نەوت دابش دەکرێت و لە ڕێگەی وەکیلەکانی خۆراکەوە نەوتەکە دابش دەکرێت و هەموو ڕۆژێکی چوارشەمان بەسەر حەوت وەکیلی خۆراکدا نەوت دابش دەکرێت و ئەو وڵاتیان دەتوان لەو شوێنانی کە دیاری کراوە نەوت وەربگرن. ئێستا من لە بەردەم نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایم کە لە پێشتر دایکێک بوو لە قاوشە جیاوازەکانی توشبوانی کۆرۆنا کە لە ئێستادا بۆی ئەوەی کە هیچ توشبوویەکی تێدا نەماوە قاوشی تایبەت بە توشبوانی کۆرۆنا لە وەک لە پشتی منەوەیە بەرکەوتوانی چەکی کیمیاوی لە ئێستادا داخراوە هیچ جۆرە توشبوویەکی کۆرۆنای تێدا نەماوە. کەمێک پێش ئێستا قسەم لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەی وەفا کرد کە پێی ڕاگەیاندم تەنها 7 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا لێوە ماوە و تەندروستیان جێگیرەوە چاوەڕێ دەکرێت پاش چەند ڕۆژێکی ترەوانیش لە نەخۆشخانە دەربکرێن. ئەوە من ئەوە ڕابگەێنم کە هاواڵێکی خۆشە دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجاوی بە من ڕاگەیان کە پێشبینیەکردن لە چەند ڕۆژی داهاتوودا نەخۆشخانەی وەفاشدا بخرێت کە هیچ توشبوویەکی کۆرۆنا لە سنووری پارێزگای هەڵەبجەوە بەتایبەت لە نەخۆشخانەی وەفاش نامێنێت. لە ئێستاشدا ئاماژە بۆ کە ماسمانی هەڵەبجە خۆروەورە و پچڕەوە لە چەند ڕۆژی داهاتووشدا پێشبینی بارانبارین دەکرێت. بەڵێ ئەمە زانیاریەکانی ڕۆژ بوو لە هەڵەبجە من دەگەڕێمەوە. زۆر سپاس بۆ زانیاریەکانت سامان، زۆر سپاس سەلامەت بی. بڵێ جەلال پێم وایە بێ دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان کە قسەکردنە لەسەر بابزین بنەمە یاسایەکانی هەڕەشەکانی داخستنی کەناڵی ئاسمانی پەیام چییە کە دیارە بە پێ و نووسراوی کە وەزارەتی ڕۆشنبیری بە تایبەتی بەڕێوەبەرایەتی چاپەمەنی هەرێمی کوردستان ڕاستەی کەناڵی ئاسمانی پەیامی کردووە لەژێر ڕۆشنایە و بارودۆخی کە لە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە واروواوە پشتبەستن با بڕیاری ساڵی 2014 وەزارەت دەیانەوێ گەر هەر جۆرێک تونند و تیژێک یا هەر جۆرێک هەندانێکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ و ئەگەر بێت و کەناڵی ئاسمانی پەیام دیمەنەکانی سووتاندنی بارگاکان تەنانەت بارگەکانی خودی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش بگوازێتەوە و دیمەرانەی کە لە خۆپیشاندانەکاندا تۆمارکراون ئەوە ڕوبەڕووی داخستن دەبێتەوە و بە پێی نووسراوەکەی وەزارەتی ڕۆشنبیری کەناڵی ئاسمانی پەیام وەک کەناڵێکی سەرپێچی کار ناوی هاتووە. بۆیە لەسەرم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا کێوان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ قسە و گفتوگوی زیاتر دەکەین. مامۆستایان زۆر سپاس بەخێوێت. بابزانین مامۆستایە ئەم بڕیارەی بنەمایەکی یاسایی هەیە و خۆیان وەک خۆیان ئاماژەیان پێکردووە ئایا دەکرێت من بڵێم لەژێر ڕۆشنایی بارودۆخێکی ئاوا لە کاتێکا بارێکی لە ناکاو لە هەرێمی کوردستان دانیەوە پشت بەستن بە بڕیارێک لە کاتێکا بڕیار یاسا لە سەروی بڕیارەوە من بەپێی یاسای کاری ڕۆژنامەنووسی دەتوانم کاری خۆم بکەم. بڵێ دیارە ئەو نامەیە کە گەیشتووە بە کەناڵی پەیام و چەند کەناڵێکی ترکە ئیشی لەسەر کراوە ئەم بۆ ئەوەی کە هەنگاوی دووەمی بۆ بنرێ دیارە لە خوێنەوەی خیتابی نامەکە هەمان بابەتە خوێنرێتەوە کەمە هەنگاوی دووەم ئەنرێت لە دوای ئەم نامەیە کە هەیە یاخود هەر ڕەنگە نامەیەکی تر لەگەڵ هەمان نامەیان نووسرابێ بەس مودەیەکی زەمەنی دوجار ئاراستەی بکەن خیتابەکە بەو شێوەیە کە لە نامەکە خوێنرێتەوە.
ئەو پشتی بە یەکێک لە ڕێنمایەکان بەستووە کە ڕێنمایەکی ئیداریە و هیچ پەیوەندیشی بە داخستنی کەناڵ و ڕاگررتنی کەناڵ و هەتا لادانی هیچ تەنانەت ڕۆژنامە نووسێکەوە نییە بۆ ڕێخستنی فرکوێنسی کەناڵەکان و تەنزیمی ئەو پەخشەی کە ئەکرێت لە ئاسمانی هەرێمی کوردستانە نەک بۆ داخستنی کەناڵەکان لە کاتێکە ئەگەر ڕێنمایەکەش بە مباشر باس لە داخستنی کەناڵ بکات کە نایکە ڕێنمایی هیچ کات ناکرێتە پێش یاسا ئەو دەبوو بۆ داخستنی کەناڵ ئاماژەی بە بڕگەیەکی یاسایی بە مادەیەکی یاسایی بکردایە کە ئەم کەناڵە لەسەر بنەمای فلان یاسا لە یاسای ڕۆژنامە نووسی یان لە فلان یاسا ئێمە بەهۆی ئەمەوە توانین دای بخێن کە یاساکە پشتیوانی هۆداریەکەی کردبێ ئەو هۆی کە دەستنیشانیەکە بەڵام بەداخەوە یەکێک لەو هەڵە ئیداریانەی کە لە نامەکە هەیە ئەمەیە کە ڕێنماییەکی بە باڵاتر لە یاساکە داناوە بۆ ئەڵەن بە باڵاتر چونکە لە یاساکە داخستنی هیچ کەناڵ و کەناڵێکی تەلەڤیزیۆنی یان ڕۆژنامەیە یا هەر بابەتێکی تر تا وجودی نییە و ئەگەریش بکرێ بە گفتوگۆ یان بە ئاگاداری سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانە کە لایەنێکی پەیوەندیدارە بە بابەتەکەەوە کامە هیچی نەکراوە یەکێک تریش لە هەڵە ئیداریەکان لەم نامەیە هەیە ئەم نامەیە تا ئێستا وەکو نامەیەکی فەرمی نەگەیشتۆ بە یەکێک لە کەناڵەکان ئیمزای وەرگرتنی ئەم نامەیە لە هیچ کەناڵێکەوە نییە کەناڵەکان وەکو خەبەرێک مامەڵی تەگەڵاکەن چون لە ڕێگەی ئەلکترۆنیەوە وەک پەیامێکی خێرا بۆی زوو بگات پەیامەکە دیسانەوەی تاخێنێتەوە بۆ زوو بکە لەبەرەوەی لەوە چه پەیامی تری بەدواوە بێ ئەمە ئامادەکرا گەیشتۆ بەم کەناڵانە لەو ئێوە وا تێگەیشتون لە نامەکە ئەسڵان هەر پلانی داخستنی کەناڵی پەیام دراوە بەڵام بۆ ئەوەی چۆڵی لای خۆیان بڵێرە ها ئێمە قۆناغا ئیداریەکانمان تێپەڕ کردووە لە پێش زیاتر ئامانج لەوەچ لە هەنگاوی دووەما بێن نەک هەنگاوی یەکەم کەندراوە ئاگادار بکرێتەوە کە تۆ شتێکی هەڵت کردووە و کە ڕێ لە بابەتەکە بگرێ یان نەیەڵێ هەڵەکان زیاتر بن بەڵکو ئامانج لەو هەنگاوی دۆم و کە ئەمە نراوە ئەگەر ئەمە نەنرێ هەنگاوی دۆم ئامانج نابێکرێ تایە ئەمە خیتابەکەی من نازانم ئەسڵی بابەتەکە وجودی هەیە لەوێ یان نا بەڵام ئەو خیتابەی کە لێرە نووسراوە وایە وەک کەناڵێکەشی لە ئاخراڵێ کەناڵەکەتان وەک کەناڵێکی سەرپێچی کار ینی بەڵێ سەرپێچەکەی کردو ئەنج ئاگادار یەکاتەوە کە سەرپێچی مەکە ئێستا وەکو ئەمە بۆ کاتێک لە سەرەتای حەدەسێکە داوا لە کەناڵەکان بکرێ ئەویش نەک وەکو ئاگادارکردنەوە هەڕەشامێز داوایان لێ بکرێ کە بۆ پاراستنی هەندێک بابەتی کۆمەڵایەتی سیاسی ئابووری هەر شتێکی تر هەیە کە ڕەوتی خوێندنەوەی حەدەسەکان پیشاندانی حەدەسەکان بەم شێوەیە بێ لە ڕووی تیکی و لە ڕووی یاساییەوە باشترە وەکو تەڵەبێک بەڵام ئەم داوا خێرایانە حتمما ئامانجی دووەمە لە بابەتەکەیە هەیە کە هەنگاوی دووەم وجودی هەیە بۆیە ئەم هەنگاویەکەمە هەڵگیراوە تەنها وەکو ڕۆتینێ مامۆستا پێشەوە ینی بەجددی بچینە سەر قوڵایی بابەتی یاساییەکەی و ئەسلوب و ئەم پەیامە باز لەوە دەکات کەناڵی پێیان سەرپێچی کردو بەڕێستان وەکو ئەکادیمیایەکی وای ڕاگەیان وە چاودێریەکی وردی کەناڵی ئاسمانی پەیام دەکەن و وەگرێ بڵێم پشکی یانێ توانم ئێوە ڕۆڵتان هەیە لە شاشەی پەیامیش هەر بەڕاستی کەناڵی پێیام سەرپێچی کردووە گواستنەوەی دەنگی ناڕازی و پشتگیری شەقام سەرپێچی ئەگەر ئەم حاڵەتانە کە لە کەناڵەکانە ئەوان بە سەرپێچی کاری ئەزانن سەرپێچی بێ هەر وجودی کەناڵ سەرپێچی ئەو کاتە چونکە تۆ وجودی کەناڵێکی خەبەری بۆکەی لەبەرەوەی حەدەسەکان بکوازیتەوە ئایا لادانێکی یاسایی هەبوو ئاماژەی پێ بکە ئایا لادانێکی ئەخلاقی هەبوو ئەوە کۆمەلگا لەسەر بابەتەکە قسەکە نەک بۆ نمونە وەزارەتێک کۆمەلگا ڕێکخراوی مەدەنی ئەمانە یان سندیکای ڕۆژنامە نووسان لەسەر بابەتە ئەتیکیەکانێنەوە قسە چونکە سزای بابەتی تیکی لای دەسەڵات نییە لایانی جێبەجێکار نییە لای کۆمەلگایە ئەگەر ئەمانە هەیە بیکەن ئەگەر نا وجودی کەناڵ بە پێم بنەمایە بێ هەر سەرپێچی کارە خۆ ئەبێمەوە بزانین کاتێکە لە بەرژەوەندی شخصێکیان لە بەرژەوەندی دامەزراوەیەکە دەی ئەو کاتەوە بە سەرپێچی کارە دەزانێت بەڵام لە واقع ئەوانە کەناڵەکە ئەگەر حاڵەتێکی نائێتیکیە تو ئەشێ ئاماژەی پێ بدەیت بڵێ ئەم حاڵەتە حاڵەتێکی نائێتیکیە ڕەنگە ئێمە هاوڵاتی زۆر بۆ کەناڵێکی وەکو کەناڵی پەیام تەلەفۆن کرابێ ئاگادار کرابێتەوە ئەم حاڵەتە وایە و حاڵتەوە و ڕەچاویش کرابێ ئەگەریشتی وەکو حاڵەتێکی ڕۆژنامە نووسی مامەڵی لەگەڵا کرابێ بەڵام حاڵەتە ئیتیکەکە ڕەچاو کرابێتایە ئەمە کۆمەلگا ئاگاداری کردوێتەوە یان لایەنێکی سیاسی لەوەچە لە لایەنی سیاسی و سەرچاوە سیاسی و ڕاوێژکاری سیاسیەکانی خودی دامەزراوەکەەوە ئاگادار بکرێتەوە و ڕەچاوی بکە بەڵام ئەم بابەتە نە لە سەرپێچی لایەنی ئیداریە نە سەرپێچی لایەنی سیاسیە نە سەرپێچی هیچ بابەتێکی تر نیە تەنها سەرپێچی بەرژەوەندی شخصێک گروپێک ئەحسابێک بۆ بە بابەتێکی فەرمی حکومی زۆر باشە مامۆستا دەمێ بزانم ئایا ئەم نووسراوی کە لە میدیا بڵاو بووەتەوە چۆن دەکرێت بە فەرمی نەگەشت بێتە دەستی لایەنی پەیوەندیدار یاخود لە حکوومەتەوە بۆ پەیام
بۆچی دەبێت بە فەرمی تا ئێستا نەگەشت بێ و ئایا دەکرێت پێشەوەی تۆ نووسراوێک ئاڕاستی من بکەیت لە میدیاکانە بڵاو ببێتەوە؟ خۆی ڕاستیەکەی من یەکێ لە خوێندنەکانم هەرەوەیە کە هەنگاوی دووەم وجودی هەیە و ئەوترە ینی بەنیازە بە خێرایی کارەکە ئەنجام بدا وەگەرنا ئێستا ئەگەر کەناڵەکەی بۆ نمونە ئێوە یان کەناڵەکەم نامەی ئاراستەکراوە لە ڕێی ئەلکترۆنیەوە بینیوێتی بە ڤایبەر بۆی ڕۆشتووە نابێتە دلیل بۆەوەی کە ئەم ئاگادارکردنەوەی پێگەیشتووە ئەمە وەکو خەبەرێ وەکو حەدەسێک مامەڵی لەگەڵاکرێ کە ڕۆژنامەنووسێکی فزول ئەتوانێت وەری بگرێ یان ڕۆژنامەنووسێکی چالاک ئەتوانێت بە دوواداچوونی لەسەر بکە ئەمە ئەگنا هیچ بابەتێکی تر نییە بێت بیسەلمێنێکە تۆم ئاگادارکردنەوە پێگەیشتووە ئەم ئاگادارکردنەوە بە فەرمی وەرنەگیراوە هیچ واژەیەک نەکراوە کە ئەم ئاگادارکردنەوە وەرگیراوە و ئەمە هەڵەیەکی ئیداری ترەکە لە بابەتەکەیە هەیە کە دەبوو بە فەرمی ئەم نامەیە بۆ فلان شوێن بڕۆشتایە و ئیمزا بکرایە وەربگیرایە و هەموو سیستەمێکی ئیداری لە هەموو داوەرەکان ئەمە وجودیە بەڵام بۆ نەکراوە یەکێک لە خوێنەوەکانی منەوەیە کە باسم کرد خوێنەوەی تریشی لەوە چێ بۆ بابەتێکی نازانم ترسامێز بێ یان هەڕەشامێز بێ بۆی گشت بسانن سبەینە بڵێ وتومانە ئەوە نیە ئاگادار بوون ئەگەنام نامێ پێویست ناکات تۆ دنیای لێ ئاگادارکەیتەوە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوەیان لە ڕێ بابەتێکی ترەوە و دڵنیاشم ئەمە ئەگەر بۆ کەناڵی پەیام بەهاتایە وەکو حەدەسێکە ئاڕاستەی پەیام کراوە و ئەوەی وەرگیراوە ئیمزای کرد و هەموویە کردووە بە جۆرێکتر مامەڵەی لەگەڵا کرد ئێستا کەناڵی پەیام ئەگەر لە ڕووی ئیداریەوە مامەڵە لەگەڵ ئەمەیە بکە قسە پێگەیشتووە دابنێ پێگەیشتووە ئیمزای کردووە قسە لەگەڵ وەزیرەکە وەزیرە لە ئاگاداریەوە بابەتە نیم بۆ نمونە ئەمەشمان هەر لە تۆڕە کۆمەڵەکان وەکو ڕووداوێکی یاسای ژمارە 35 ساڵی 2007 ئەو مافە دەدا بە ڕۆژنامەنووس یاخود بە پەیام کە ئەو چەند ڕۆژێکە لە ڕابردوودا ڕووماڵی کردووە بە ئەتیک و بەپێی یاسا و مافە ئیمتیازدەتەکانی خۆی ڕووماڵی کردووە ئایا دەکرێت بڵین ئەم ماوەیە پەیام ڕوبەڕووی پێشێلکاری یەکێک لە بەندەکان و مادەکانی یاسای ژمارە 35 ساڵی 2007 بوو بێتەوە؟ آخر بە چه بەڵگەیەک بڵێن ڕوبەڕوێم یاسایە بووەتەوە پێشێلکاری کردووە هاندان ئەوەی کە تۆ ئەو ناوی ناوە هاندانی ڕاست هاندان دوو حاڵتە تۆ شەقام جوڵاوە تۆ حەدەسەکانی شەقامە گوێسیتەوە نەک حەدەسێک بتەوە شەقام بجوڵێ میدیای بەریتانیش تەنانەتکاری لەسەرم ناڕزایەتی تۆ بووە بە حەدەسەمە تۆ هاندان پێش حەدەسە من هانی مامۆستا فلانە ئەم کە لە فلان قوتابی بە پێش لێدانی قوتابیەکەیە دوای لێدان هیچ وجودێک نامێنێتەوە بۆ هاندان من کە لێی داوە چۆن هانی بدەمتر لێ بداتەوە بەس بەڵکو حەدەسەکە ئەگەێنم گەیاندنی حەدەسەکە لەوە چێ هەڵچوونی خەڵکی تری بەدووە بێت چونکە کارێکی چۆن بە دایرەیەک یان وەزارەتێک ئەمە بە پێشێلکاری ئەزانێت و هەڵساوە لە بەرامبەر ئامەی دەرکردووە ئەی هاوڵاتیش کەسێکی یەکوژرێ لەسەر شەقامەکان ئەمە بە پێشێلکاری ئەزانێت لەبەرەوە لە بەرامبەرەوەیە کاردانەوەی تریە بێ تەنها میدیاکان ڕۆڵیان ئەوە بووە کە حەدەسەکانیان کە هێندووە هاوڵاتی بۆ حەدەسەی کە بە پێشێلکاری ئەزانێ بروژاوتر بووە هیچی تر ینی ئەگەر میدیاکەش نێوتایە بۆ نۆ میدیاکەی تۆ میدیا فەرمیەکەی فلان کەس نێوتایە 50 دەیان سەدەهان کەناڵی تر هەیە کە ئەم حەدەسە گەیەنە ینی تازە حەدەس ناوەسێ ینی وەزارەتێکی وەکو وەزارەتی ڕۆشنبیری بیەوێ بەیانکردنی حەدەسەکان بوەسێنێ بە کتابێکی دوو کتاب و داخستنی کەناڵێک و دوو کەناڵ بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە ئەم ئامانجە جێبەجێ ناکرێت ئامانجەکە ئەگەر بێت و کەناڵێک دابخا هێندەی لە بەرژەوەندی ئەوایە کە میدیا پێشێلکاری نەکاو شەقام نەوروشێنە دەهێندە لە بەرژەوەندێکی تری سیاسیایە کە ئەم کەناڵە دابخرێت دەمی ڕابگیرێ لەوەچ ئەجندای سیاسی کەناڵەکە کە لەسەری بنیاد ناوە ئامانج و استراتیژەکانی لە ئەسڵا پێ قبول نەبێ لەبەرەوە بە بیانوویەک دابخرێ یان لە مدەیەکە پێ قبول نەبێ بە بیانوویەک دابخرێ بۆ نمونە داخستنی کەناڵێک لەبەرەوەی کە باجی ساڵانی نەداوە باشە باجی ساڵانە ڕەوشێنی ئیداری خۆی هەیە بەڵام تۆ لە مدەیەکە کە لەو کاتەیە ئەجندای و استراتیژی کەناڵەکەت بەدڵنیە دایەخی ئەمە نایە بە مبەڕیر بۆەوەی کە تۆ بە بەیانێکی فەرمیدات دەمێ بزانم لە یاسای ژمارە 35 ساڵی 2007 ئەو حەسانە تایبەتی کە دەیدا بە منی ڕۆژنامەنووس یا میدیاکەم و ڕۆژنامەکەم هیچ ینی ئەوەیەکی تایە کە بتوانێت دای بخات وەکوتم لادانی تاکە ڕۆژنامەنووسێکی تیانە تاکە ڕۆژنامەنووسێک لە کار لا بدە ناتوانێت چ جای کەناڵێک اینجا ئێمەوە بزانین هێشتا کۆمەڵێک بابەتان لە نێو میدیایە نەتوانراوە لە نێو یاسایەکە جێبەجێ بکرێتەوە تۆ تا نەتوانی بە یاسایەک ڕێکی بخەی خۆ ناکرێت شخصێک بەڕێوەبەرێک بێت کۆمەڵێک ڕێنمایی لەسەر بنەما و میزاجی خۆی دەرکە بە تازایی دەریکات وەر بە تازایی بەسەر تۆ شابی چەسپێنێ ئەمە ناکە ئەمە وجودی نییە نابێت لە کاری داریاوە بێ
لانی کەمی تۆ بێ سندیکای ڕۆژنامەنووسان کە لایەنێکی پەیوەنددارە تۆ بلەم بابەتە ئاگادار بکەیت تۆ بزانین ڕێیچی ئاگادارە سندیکای ڕۆژنامەنووسان هیچ شتێکی بۆ کەناڵەکان ناردووە بە فەرمی و هیچی پێوتون و پێشلکاری زانیون بە پێچوانەوە سندیکای ڕۆژنامەنووسان لە هەندێک حاڵەت و ڕێکخراوە ڕۆژنامەنووسەکان پشتیوانی کەناڵەکانیان کردووە و ئەوەیان بە پێشلکاری زانیوە کە ڕۆژنامەنووسێکی یەگیرە یان ڕۆژنامەنووسێکی ڕەشی لێگریان دەستگا وەجیزەکانی لێ ئەسەندێت. مامۆستا لێرە فکرێکی تریش هەیە ڕەنگە سبەی دووسبەی وەزارەتی ڕۆشنبیری بۆیە بەم شێوەیە ئەمەی بڵاو کردوێتەوە پەیام بەشکم بترسێ و ئامانجەکە بێتە دی هەڕەشەکەمان کردو ئەگەریش نەترسا هەر زمانەکە ڕەشامێت نەترسا مەسەن دایەخێنیان ترساڵن وەڵاخەوە ئێمە نەبووین بەڵام ئێمە پەیامەکەمان گەاندووە لە هیچ با بڵێن کاونتێکی ڕسمی وەزارەتی ڕۆشنبیری مەسە ئاماژە بم پەیامە کراوە کە بڵێن ئەمە فەیک نەبێت کەسێک دووسی کرد بە ناوی وەزارەتی ڕۆشنبیری. نەخێر واژەی لەسەرەوە ئەگەر هەبوایە وەزارەت خۆی وەڵامی ئەدایەوە یان بەڕێوەبەراتی وەڵامی ئەدایەوە جایەکێک لە کێشەکانی ترم لەم کتابەکەی خوێنیتەوە زانی چیە ئێمە لە کوردستان مۆدلێکێم مۆدلی بە بەهاکردنی دامەزراوە بێ بەهاکردنی دامەزراوەکان کەسایەتیەکان ینی بەهایان دابەزێنی ئەمە یەکێکە لە ڕێگەزەکانی جەنگی دەرونی لەگەڵ بەرامبەرەکەیە ینی من ئەگەر بمێ جەنگی دەرونی لەگەڵ فلان کەسا بکەم لەناو کۆمەلگای بەهای دابەزێنم ئەم کتابە تیا خوێندرێتەوە کە ئێوە بەهای میدیاکان دابەزێنێ کەناڵە فەرمیەکان دابەزێنێ بۆ لەبەرەوەی لە بەڕێوەبەرایەتیەک بەشێک لە بەڕێوەبەرایەتێکی وەزارەتێکا بتوانێت بڕیاری داخستنی کەناڵێکی فەرمی بدا کە مۆڵەتەکەی لەکێ وەرگرتووە لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی ڕۆشنبیری خۆ بەڕێوەبەرایەتێک مۆڵەتی نایەتێ بەڕێوەبەرایەتێک لە کاری مۆڵەتیە هەر ئەوەیە ئەگەر ئیجراعاتێکی مۆڵەتی ساڵانە هەبێت لەگەڵ یا بکە کتاب و ناو کتاب و کوم و وەسڵ و وەسڵکاری نەک کاری ئەوە بێ کە دای بخات جا ئەگەر داخستنی کەناڵێکی فەرمی کە مۆڵەتەکەی لە وەزارەتەوە وەرگرت بێ دوای هەموو ئەو ئەرکە و کارە ئیداریانە بکەوێتە دەست بەشێک لە بەڕێوەبەرایەتیەک و کاتە بێبەهایەکە یعنی ئەویسترێ ئەم دامەزراوە میدیانش بەم شێوە بێبەها بکرێن یان لاواز بکرێن بۆەوەی هەر کاتێک بێوێ دای بخە ینی دووری بۆ مەڕۆ ئەم بێبەهایکردنە وای لێ بکە بڵێن یەک کەسەیە مەسئولە لە داخستنی هەموو کەناڵەکان دەسەڵاتی داخستنی کەناڵی هەیە تۆ هەر بڕیارەکە دەرەکەی با لە ڕێی وەزیرەوە بێ با واژەی وەزیری تیاابێ بۆەوەی بەها بۆ دامەزراوەیەکی میدیایی بهێڵیتەوە. منیژویستمەمان پرسیار بکەم مامۆستاکانەیە دەکرێت بڕیارێک لە 2014 درابێت هەتا ئێستاواتە 6 ساڵ لەمەوە پێش بڕیار ڕێنمایی شەتەنانەت لە کاتێکا ڕێنمایی لە خوار بڕیارەوەی بڕیاریش لە خوار یاسایەوە من بە پشت بەستن بە یاسا ڕێنمایی خواردترین بە دوایەوەی تر ڕای شەخصیە دەکرێت دوای 6 ساڵ بەڕێوەبەرێک یا بەشێک لە بەڕێوەبەرایەتیەک بێت بە پشت بەستن بەم ڕێنمایی کە 6 ساڵ لەمەوە پێش دەرکراوە بێت کەناڵێکی ئاسمانی دابخات نەخێر ئەمە وتم بۆیە کراوە لەبەر ئەمە گەڕاوەتەوە بۆی ئەمە سێرچ کراوە بۆ ڕێنماییە کە ئامانجی دووەمی بپێکرێ نەکەوەی کە مەبەست ئەم ڕێنمایە ئیجرا بکرێ لە چونکە تۆ تا ئێستا بڕوا ناکەم ئەم ڕێنمایە کتابی تری پێ دەرکرابێ بۆ دامەزراوە میدیایەکان ئەم بارودۆخەش نەبووایە ئەم ڕێنمایی پێ نەکەن نەخێ ئەو ڕێنمایە بۆ ڕێخستنی فریکوێنسەکانە ئەگەر بۆ نمونە کەناڵێک لە ڕێخستنی فریکوێنسەکانە لەو ڕێنمایانە تێکەڵ بوو بێ لایدا بەیان لە بابەتی ئیداری ساڵانەی خۆیان ئەوەی کردبەویش دوای چەند ئاگادارکردنەوەیەک و ئەمانە ئەویش نەک بەم زمانە هەڕەشە ئامێزە ئەویش وەکو تەڵەبێک کە بێن بەدەم ئەم کارە ئیداریەوە وەرن بەدەی حتا ئەبێ ئەو دایرەی خۆی ئاسانکاری بکە بۆ ئەم میدیای بێ بەدەم ئەم کاروبارەوە ینی ئێمە لەوە چه پێشتر ئاگاداری لەم شێوە بۆ کەناڵەکە هاتبێ بە داڕشنی جوان بە زمانی جوانتر بە خۆشیان داوایان کردبێت چوبین بە دەم بابەتەکەەوە و بابەتەکەش لە کڕێکاری ئیداری خۆی کردوێ و نەبوو بێ بەم هەڵایە نەبوو بێ بەم زمانە هەڕەشە ئامێزەوە کراویشە هەر لەسەر هەمان باشە کەواتە ئەم بەشە بچووکە لە بەڕێوەبەرایەتیەک حەقی چی بە بارودۆخی هەرێمی کوردستانەوە خۆ ڕێنمایەکان باس لە بارودۆخی هەرێمی کوردستان ناکا و ئەگەر لە کاتێکە هەرێمی کوردستان لە ناو بارودۆخێکی لە ناکاودانیە لە بارێکی لە ناکاودانیە چۆن دەکرێت بە پشت بەستن بە ڕێنماییگەم کار ئەمە دوو حاڵەتە کاک جەلال یانە و باوکەی کە هەیە کە ئێستا وەزیری ڕۆشنبیریە نایەوێ ئەم بابەتە بکاتوە خۆی بە ئیداری و یاسایی نازانێ بە ئاراستەی مناڵێکە کرێ دوایی هەروەکو باوکەکە زلەیەکی لێ بدا بۆ شتەکە پینە بکرێتەوە نەهێڵڕێ ئەگەر پێکای باشنەی پێکەس لەگەڵ یان گەمەیە لەگەڵا بکرێ یان خودی وەزارەت لەگەڵ بابەتەکەیانەیە خۆتەزانی لە کوردستانە کۆمەڵێک نیشانە و ئاماژە هەن بۆ کاری دوو ئیدارەی یەکێک لەوانە ئەمان نیشانەیەک و ئامان کەواتە مامۆستاکاران یعنی زمانی کتابەکە تەوقیتی کتابەکە ئەسلوبی گەیاندنەکەی ئەو ڕێنمایانەی لە ناویە هەن هەمووی هەڵەی ئیداری و هەڵەی زمانەوانی و هەڵەی ئەخلاقی و هەڵەی یعنی هەمووی زۆری تایە کەواتە کەناڵی ئاسمانی پەیام
لە کاتێکا هیچ هەڵەیەکی ڕۆژنامەوانی و یاسایی نەکردو هەر میدیایەکی بوێر و دڵسۆز و ڕازگە و لە بەری خەڵکو لەم هەموو ستەم و زڵمە هەیە ینی پەیامە گەرەمە نەکای چی بکات هەر نەبێت باشترەوە میوانێک لەم و پێش باسی کرد بڵێ کاتە بێ پێیان چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارەدۆخە بکەوە بێ ئێستا پەیام هەر ینی بەردەوام بێت ینی ئایا یاسایی ئەگەر پێش ئەم نووسراوە ئەم جۆرانە پەیام خۆی بێ استراتیژی هەبوو بێ و بنەمای کاری هەیە و ئیتیکی کاری هەیە ئەخلاقیاتی کاری هەیە ئەو کەناڵێکی تریشکامی بۆ چۆ بە هەمان شێوە استراتیژ و ئەخلاقیاتی کاری هەیە بەڕێی من نابێ ئەم نامەیە ئەم نووسراوە هیچ گۆڕانکاری لە استراتیژ و ڕێکار و ئیتیکی کاری کەناڵەکە بکات چونکە ئەم گۆڕانکاریە تۆ بۆ میدیایەکت نردووە کە ئێستا میدیاکاران لە هەموو کەس چاوکراوەترن و خەڵک خۆی هەر زۆر چاوکراوە میدیاکاران لە هەموو کەس چاوکراوەترن چۆن نەبێت تۆ شتێک بە ڕێکارێکی نایاسایی بە زمانێکی هەڕەشە ئامێز هەروەکو چۆن شەقام تووڕەبۆیش بەرامبەر بە شەقام بەم شێوەیە تووڕەبەوە ڕێکواکە یعنی تۆ ئەم کتابە تووڕەبوونێکە بەرامبەر بە شەقام نەک کەناڵەکان بۆەوەی ئەسڵی نەکە نەگرێتێتەوە لەبەرەوە من نابێت هیچ کەم و کورتیەک لەو استراتیژ و کاری خۆکایەتی پێشووتر ڕوو بداتەوە بە پێیلا بداوە هیچ سەرپێچی کاری ئەوەی کە ئەو بە سەرپێچی کاری دانێ لە کەناڵەکە ئەگەر هەبوو بێت سەرپێچی کاری نیە مۆساکەوان لە کتابەکە دەڵێ هاندان ڕاستەخۆیان ناڕاستەوخۆ بۆ ناڕزانەتی من دەمەوێت لەمەیە تێ بگەم ینی ئەوە ڕاستەوخۆ دەڵێم هاوڵاتیان ێزیز قبولی مەکەنە مۆز ئەبڕژێنە سەر شەقامەکان خۆپیشاندان بکەن ناڕاستەوخۆ دەبێت بڵێم چی کە نەچێتە چوارچەوەی ناڕاستەخۆ ئیلاێ بڵێم ژیانێکی ئارام هادی پێویست بە خۆپیشاندان یعنی بێ ئەمی بۆ بڵێمیلاشێکەوە بازێک حتا زۆر جار درۆکەش دەکەوێتە بەر ناڕاستەخۆکە وانە چونکەڵە بە لەگەڵ خەڵک درۆت کردو و توتە ئارامە و ئارام نییە و کاتە خەڵک وروژاوە ناتون تۆشە سووتێنن بۆ هەر ئەدگرێتەوە یعنی تۆ بۆ پێتوانێت درۆ نەبووەتە هۆی ئەوەی کەم شەقام بەم شێوەیە جوڵاوە خۆ یەکێک لە ڕێگەزەکان هەموو و درۆیانن کە پێیان وا بۆ ئەمە ئەحزاب و حکوومەت و ئەمانە درۆیان لەگەڵاکردون و ئێستا گەر بە فەرز ئێمە نەمانتوانیم بڕیارەی یان بڕێنمایی کە ئەو نردوێتی و ئەم هەڕەشانەی کە نردوێتی جێبەجێیان بکەین ڕێکارەکانی داخستنی نەمانتوانین ئەمە هەر شتێکی تیانێت جێبەجێ بکەی ینی چی بکەی چی بکەی جێبەجێ بکەی سە تۆ وەرە هەمووی بخوێنرە بدانە وتوێتی ئەوە بکە ڕاستە جارێ ئێمە سەرپێچەکەمان کردووە لە چاو ئەوە ینی بە حساب کراوە بە یەکسەر بڕیاری دووەم بدرایە لە کاتە بڕیاری دووەمەوە توانێت بێ دایبخە هێزی ئەمنی بەرج لە ئەرێمی کوردستانە ئەتوانە نیە توانی کردی ترە و کاتە تۆ کەناڵەکانە بێ لە استراتیژی خۆیان هەندەدانە بەزن ئەگەرداش بخرێن بەڵام داخستنەکە پامێکی لەوە ئەگەر ئەوە بە هەڕەشە بزانێ هەڕەشەترە بۆ سەر وروژاندی شەقام ینی تۆ بێ دووسێ کەناڵی تردا بخەی شەقام هەرچێ بەو شێوە دانیشێ خراپترێکا وەزاکە یعنی پاساوەکەی لە بابەتەکە خراپترە بێتەوە کە وجودی ئەگەر هاتوو هەنگاوی دووەمینا بۆ داخستنی ئایا لە ڕێگەی هێزی ئەمنیەوە ناو کەناڵەکە یاخود لە ڕێگەی فرێکوێنس و وەک خۆیان لە فرێکوێنسەکان و لە ڕێگەی سەتەلایەت و لە ڕێگەی دیجیتال میدیاوەدای دەخات ئەگەر بێ بەو شێوانە بەبێ یاسا و ئەمانەین کە هەموو ڕێگەیەک بۆی دەستکراوەیە یعنی تۆ هەمویان بەکارێنێ هەر شتێک بێ وەڵامی پرسیارەکەی هاوکارشان دەستکێتەوە ڕێکارەکانی داخستنی کەناڵێک بە یاسایی لە هەرێمی یاسایی داخستنی کەناڵ نییە ڕێکارەکانی داخستنی کەناڵێک بە نایاسایی و بەو هەڕەشامێزە لە هەرێمی کوردستان چین هەن بۆ هەمووی دەستکراوەیەکەن نایاسایی بوو بۆ هەموو شتێک دەستکراوەی هێز بێنێتە سەرەت داخستنی کاتیش هەفتەیەک سزادان ئەمانە نییە ئەمە خۆی بەحساب ئەگەر بڕیاری دووەم بگات ئەگەر گەیشت بێ یان لەوە چ بابەتەکە لە وەزارەت خۆی حەل بکرێ مەڵەیەکی داری بزان و تێپەڕ ببێ یان تەڵەبێکیان هەبێت تەڵەبەکە دوای ئەمە بێت و بچووک بێت و کەناڵەکان بتوانن ئیجاب بکەن لە ڕووی مادی یان ئیداری یان ئەو بابەتانەوە ئەمە جیایە بەڵام وەکو تریش ئەبێ کەرەستەی داخستنی کەناڵ چی بێ لە ئەمڕۆیانی دیێت دەرگاکە داخاوش بێزی سەربازیە بێ و مودەیەک چواردەوری بیناکە تەگرێ یان فرکێنسەکەت لە ڕێ قەمەرەکەەوەی کاکە قەمەرەکانی شەو کاتێک کە مۆڵەتیانە ئەو دامەزراوە نێو دەوڵەتیانە بە ئاسانی کەناڵێکدا ناخەن تۆ بڕۆی تەڵەبێک بکەی ئەبێ کۆمەڵێک دەلایل تەبێ یان لە ڕێی پەیوەندی شخصی و حیزبی و سیاسیەوە بابەتە زۆر باشە سپاس دەکەین مامۆستاکەوان سپاس بۆی کە لەگەڵمانابووی بۆ هیوایی کە هەرگیز نەکەناڵی پێیان لە استراتیژێتی خۆی لابداوە هەرگیز ئەوە بلیوە بتوان لە هەرێمی بەو هیوایی کە بەهای میدیا بهێڵێتەوە بەهای میدیا بڵشەوەی کە دەکرێت دیارە ئەو قسانەی کە لەسەر کابینێن وەیەم دەکرێت هەر لەسەر چاوە کابینەیەکە بۆ کەپکردنی دەنگە ئازادەکان و بەرتەسکردنی ڕای ئازاد دیارەوە هیوادارم ئەوە هەر قسەی خەڵک بوو بێمە
ینی نەبێ بە بەڵام ئەوەی کە دیارە جێبەجێ دەکرێت سپاس دەکەین مامۆستاکەوە نازدان دەچینە لای پاملێرمان ڕامیار عوسمان لە سلێمانی بزانین زانیاریەکانی سلێمانی چین ڕامیار سڵاوی خوا لێبێت فەرموو با بزانین زانیاریەکانی سلێمانی چین بۆ بینەرانی عزیزی بگوازەرەوە. بەڵە جەلا سڵاوی خۆتان لێبێ من ئێستا لە بەردەم بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵاتی سلێمانیم لەگەڵام هاوڵاتیە گفتوگۆمە کرد ئەمڕۆ هاوکاری کۆمەڵاتی یان هاوکاری دەستەبەری کۆمەڵاتی دابەشەکرێت لە شاری سلێمانی دیارە دوای ماوەیەکی زۆر ینی ئەو هاوڵاتیانە چاوەڕێ ئەوە بوون کە بڕی 100,000 دینار وەربگرن لە حکوومەتی یاریمی کوردستان کە لەلایەن وەزارەتی کارەوە بۆیان دابین کراوە دیارە ئەمڕۆ ئەم لیستە ڕاگەندراوە موچەکە دابەشەکرێ بەسەر ئەو کەسانی کە کەم دەرامەت بوون واتەوانی کە فۆرمیەکان پێشەر پڕکردەوە بەڵام یعنی ئەوەی کە لە پشتۆری بینن ئەو ناوانی کە هەڵواسراون بەشێکی زۆر لە هاوڵاتیان گلەی لەوەکەن کە ناوەکانیان لە فۆرمەکەیان نییە و ناوەکانیان نەگەڕاوەتەوە سەر ڕای ئەوەی کە ینی ئەو خاڵ و یان ئەو ڕێنمایانەی کە هەبووە شمولیانی کردووە بەڵام ناوەکانیان نەگەڕاوەتەوە بۆی کە ئەو بڕی 100,000 دینارە وەربگرن ینی من ئێستا چم لەگەڵ لەم هاوڵاتیانە قساکەم ئەگەر بیت ئێرە پێم بڵێ ناوی تۆی تیانە بوو تۆ گەڕای لە بەیانیەوە نەوەڵات تقریبان ئەوە 2 مانگ زیاترە من فۆرم پڕ کردوتەوە ئێساکە 2 مانگ زیاترە فۆرم پڕ کردەوە 10 جار هاتووم بۆ ئێرە زیاتر لە 10 جار هاتووم هیچ ناوێکی منی تیانە یاومە لە کۆمپیوتەر ئەڵێن تیانە ئێتر نازانم چی بکەم ئەمە شمولی تۆی نەکردو ینی خاڵەکانیان بۆچی وەڵی شمول وەکو شمول من زۆر مساحقم لەبەرەوەی من ئیش و لە دایرە نیم معاشم نییە دووهەمیش ئیشەی حەماڵی یەکەم لە بازار هیچ ئیشێکی وام با هیچ پارێکی وام دەست ناکەی بڵێن هەزارانی وەکو منیش هەیە من نمونەیەکم لەو نمونانەی تر هەزارانی وەک من هەیە لەم شێوەیە ینی وەکوەوەی کە ئیشی نییە و وەکۆی کە لە دایرە نییە و وەکو ئەوەی کە هیچ بشێویەک و هیچ چاوەیەکی نییە کەواتە بۆ ینی ناوەکەی تۆ بەڕای تۆ بۆ نەگەڕاتۆ پرسیارە نەکردووە لە دەستەبەری کۆمەڵاتی لێرە بزانی بۆ ناوەکەی تۆی ناوەکەی تۆی تیانە بووە وەڵی من پێیوتم تیچۆرە ژوورە بێ لە کۆمپیوتەر یا شمە لە کۆمپیوتەر هەڵەتیانە بەڵام من لێرە ئەڵێم جاران ساڵی 2011 فۆرمیان پڕ کردە فۆرمیان نابە خەڵک بەڵام ئەوە زۆر باش بوو تقریبان 12 دایران پێ بشکنین یاخود 12 ئەو خانشینیانەی کە هەیە معاشی هەیە لەوێ و خانشین کراوە ئەوانیان پێ بشکنین بەڵام ئەو فۆرمەوەسا ئەو فۆرمە لەسەر دەستوری ئەو فۆرمە وایە زۆر چاک بوو چونکە ئەوانەی کە معاشی تریان هەیە و کە چەند معاشێکیان هەیە ئەوە مستحق نین کە وەریگرن بەڵام ئەوانەی کە معاشیان نییە بەپێی ئەو فۆرمەی جاران وایە کە 2011 فۆرمێکیان دابشکرد بەسەر خەڵکا و 5-6 دایر کەمەندامیان هەم 5-6 دایریان پێبشکنی ئەو 5-6 خانشینیانە پێشکنی ئەگەر ڕاست دەبەوە کێ معاشی زۆری هەیە و کێ نیەتی کێ مستحق یا کێ مستحق نییە ئیتر سواس دەست خۆش بێ ینی ئەگەر خەڵکی تریش هەیە لێرە جەلال ئەگەر وەریان بگرین مامەکیان باشن ئەحواڵتان باشە لە کەناڵی پێیان لەگەڵتانین ناوتانی تیانە بۆچی ئەگەڕێن ینی بۆ ناوتانی ناومان نووسیوە دەمێکە نووسیمانە زۆربەی هاتوۆتەوە زۆربەی ناوەکان نهاتوونەتەوانێت ئێتە نازانم بۆ نەهاتۆ ینی ئەو پرسیاتان نەکردو لە شوورەوەیان ئێستا مەسەرەوە هەوڵاتی وتی ئەمە مستحقێشین بەڵام ناوەکانمان نەگەڕاوەتەوە 1000 کەس ناوی هاتوۆتەوانێت لەو ناوانەیە 1000 کەس ناوی هاتوۆتەوە تا 1000 کەسە خۆ شانسێتی قورعان بۆ کردووە لە قورعەکەی دەرچوو بێت ینی بە قورعە بووە بۆ نەبووە بڵێن قورعشتی وە کوردستانم بە قورعە دەرچووە مەسەلەن ئێستا هەیەی تیاتی مەسەلەن هەوڵاتی ئەڵە من کرێکاریەکەم ڕۆژتایەوارە ئەی ئەمە مستحق نییە مستحق زۆربەی ئەوەی هاتوێت ئێرە مستحقە ینی لە یان بڵم لە ملیۆنێکە دانێکی بەزعی باش بێت هەر لە ملیۆنێک لەم شارەیە دانێ بەزعی باش بێت بەزیتر زۆربەی ناوی هاتوۆتەوە زۆربەی ناوی نهاتووە خۆی شانسێتی بە کوردی ینی هەیە ژیانی باش و بێت و ئەگەر ڕووکەیتە ئێرە هەیە ژیانی باش و بێ و ناویشی هاتووە خۆ من وەرم نەگرتووە نە بریجەکە نە شەکرەکەشم وەر نەگرتووە نە پارەکەش ناویشە نادۆ ناوم نادۆتەوە ناوم نادۆتەوە هیچیانم وەر نەگرت داواکاری چییە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بۆی کە ئێوە مەسەن ئەڵەن مستحقین ینی ئەمە باشتر نەبوو بە ڕێکارێکی باشتر بکرێ بۆی کە ئەوەی کە مستحق کەمەندان بۆ هەغوا بۆی بکرایە هەموو خەڵکیان نەنووسیە خۆش بێ جەلال هەرچەنە ئەو ڕێوشوێنەی کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی کردوتێ بەر بە ئەمە تا ئێستا بەوردی لام ڕوون نییە چونکە ئێستا هەوڵاتیان ئەڵێن بە قورعە بووە ناوەکان ینی 10,000 کەسی شاتوەتەوە ناوەکان بەڵام من هەوڵەدەم دواتر لەگەڵ چاودێری کۆمەڵاتی قسە بکەین بزانین ئەم شێوازی ناوە چۆنە چونکە لە بەیانیەوە من کە لێرەم بەشێک لە هەوڵاتیانی کە لێرەم بە دوای ناوەکانی ئاگەڕێن ناوەکانیان نادۆزنەوە و بەشێکیشان دەڵێن کە پرسیارمان کردووە تەنانەت هەر ناوەکەیان نەگەڕاوەتەوە
بۆی داوا لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیەکان زۆر باشە سپاس دەکەین ڕامێر دەفەتمان نەماوە سپاس بۆی کرد لە سلێمانیەوە لەگەڵمان نبووی و زانیاریەکانت بۆ گواستینەوە. وڵای زان ڤیتێکمانەیە ئەویش دروستکردنی خانوێکە بۆ ماڵێکی هەژار بابینەری ئەو ڤیتێ بین. ئێمە وەکو مامۆستایانی دەستگای نووری حیکمە کە گروپێکمان پێکەناوە گروپی ژیانەوە ئەمە بۆ جاری دووەمە خان و بۆ هاوڵاتیەکی تری دەڤەرەکەمان دروست بکەین. سوپاس بۆ خوای گەورە بە کۆتاییمان گەیاند، سوپاس بۆ سەرپەرشتیاری ئەم خانووەکان حاجی محەممەد کەرکانی، سوپاس بۆ ئەو دەستەیە کە هاوکاری بوون. لە سەرەتا و کۆتاییدا سوپاسی خوای گەورە دەکەین کە یارمەتی داوین لەسەر ئەم کارەمان و بەردەوامیش ئینشاڵڵا لەسەر ئەو کارە بمان هێڵێت. ئێمە بەردەوام خەریکی پرۆژەی خێرخوازین و ئێستاش خانوویەکی ترمان لە بەردەستدایە پشت بەخوا هاوکاری خێرخوازان بەردەوام دەبین و ئینشاءڵڵا هەتاوەکو لە ڕووی مادیەوە خەڵکی خوا پێدا و لە دوومان بدەن ئێمەش بەردەوام دەبین ئینشاءڵڵا. الحمدلله کۆمەڵێک دەستگای خێرخواز هەیە یەکێک لەو دەستگایانە گروپی ژیانەوە کە ئاماگەدارین بەچەند مەشروعێکی خێری تریش هەستاون دیارە ئیمکانێتی ئەوانی زۆر مەحدودە بەڵام ئاگامان لە هەوڵی سڕ و پڕی ئەوان هەیە حاوەڵی زۆریان کردو بۆ ئەوەی کە لەم کارە خێرەیە بەشدار بن کۆمەڵێک گەنجی جوانی ڕێگوپێک ئێمە سوپاسیان دەکەین دەستخۆشیان لێ دەکەین خوای تاالە ماڵیان ئاوادان بکە نمونەیان زۆر بکە وەمە ئەم کارە خێریە کە دەکرێت بەڕاستی بۆیە بوو شێوازە دەکرێت بە شێوازی ئاشکرایەت چونکە هیچ بێشەرێکی تیان نییە ئین تبدو الصدقات فنعماهی ئەوەش نیعمەتە بۆ ئەوەی خەڵک هاوکار بێ و خەڵک قودوەی چاچی لە بەردەمدا بێت و بۆ ئەوەی خەڵک دەستخۆشی لێ بکە بۆ ئەوەی خەڵک هاوکار بێت لەم کارە خێریانەدا کە لە کۆمەڵگا دەکرێت بێگومان خوای تاالە فەرموویەتی وما أنفقتم من شيء فهو يخلفه هەر شتێک ئێوە لە پێناوی خوا دەیبەخشن خوا پڕی دەکاتەوە پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وەسەلام ما نەقەسەت سەدەقەت من مال هیچ کاتێکی خێر کەم ناکات لە ماڵی ئینسان بەڵکو بەرەکەتداری دەکات بەڵکو دەیپارێزێ خوا دەفەرمێ خذ من ئەموالهم صەدەقەة تطهرهم وتزەکیهم بها دڵ پاک دەکات ماڵ پاک دەکاتەوە ئینسان لە بەخێری دوور دەخاتەوە دەچێت ڕێزی سەخاوەتمەندەکان جەوادەکان بەخشەکان بەخشرەکان ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ بۆ هیوایی کە ڕۆژانە لێرەوە لەگەڵ هاوکارانم لە پەیامی ڕۆژ و لە باقی بەرنامەکانی تریش لەگەڵ چانابین بۆ هیوایی کە هەمیشە پەیام ئەو میوانە ڕۆحسوکە بێکە لە ناو ماڵەکانتان وجودی هەبێت. سپاسکەم ڕۆژبینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ئاوا خواتان لەگەڵ.